ستاوتان لە بێبینەرانی عزیز خۆشحاڵم لە ئەڵقەیەکتری بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. ئەڵقەیەم جارەی بەرنامەی پەیامی تۆ لەسەر کارکردنی منداڵە. زۆر جار دەبینین تەنانەت ئێستا دەبینین کارکردنی منداڵ لە حاڵەتێکەوە بووە بە دیاردا. هیچ کاتێک نییە بچین بۆ بازارەکان چەندین منداڵ نەبینین لەسەر عەرەبانە و خەریکی ئاوفرۆشتن و یان چەندین کاری ترن کە تەمەنیان لە خوارەوەی 18 ساڵە. ئەمڕۆ لە هاوڵاتیان دەپرسین تا چەند لەگەڵەوەی منداڵان لە تەمەنێکی بچووکەوە کاریان پێ بکرێت. ئایا گەربێت و کار بکەن تووشی چی دێنەوە؟ ئایا منداڵان دەتوانن لە تەمەنێکی 6 ساڵی بتوانێت بژێوی خێزانێک بەڕێوە بات؟ دەپرسین ئایا گەربێت و منداڵ لەو تەمەنەیە ئیش بکە تووشی جغارەکێشان و یان کۆمەڵێ هۆکاری تری شتی تری ناشیاو نابێتەوە؟ لەگەڵ هاوڵاتیان تاوتوێ دەکەین بزانن ئاخۆ منداڵ دوای تەواوبوونی پرۆسەی خوێندن دەبێت چی بکات و بنێردرێتە کوێ؟ فەرمونون لەگەڵماندا بن پەیامی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز دەگوازینەوە. حاڵەتێک دەبینین ئێستا کە لە نێو شاری هەولێر بە تایبەت وە هەرێمی کوردستان بەگشتی کارکردنی منداڵ. ئایا پێت باشە منداڵان کاریان پێ بکرێت؟ ناوەڵا خۆی دیاردەشی ناشرینە ینی ئەو دایک و باوکانە نازانم چۆن قبول دەکەن منداڵەکانیان بنێنە شۆستە و ئەو شوێنانە کە کاریان پێ بکەن. پێویستە لە خولەکان دەورەی ئینگلیزی بخوێنن بەس لە کۆمەلگایەکەی ما ئەوە ینی منداڵ دەخوێندرێ و هیچ مافێکی بۆ نەماوە. تۆ منداڵان دەبینی لە بازارەوە زیاترە ویشانەی منداڵ دەیکەن چییە؟ وەڵاهی زیاترە ویشانەی منداڵان دەیکەن هەندێکیانەوە هەر بۆ سوالکردن بەکاریان دەینن، هەندێکیان ئاویان پێ ئاو دەفرۆشن بیپسی ئەفرۆشن، یعنی هەر لەو بابەتە ئیش و معیشەتانە دەکەن. بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوەدانی منداڵ لە دوای تەواوبوونی قوتابخانەی داوامی خۆی کە هاویندا دەپشووی پێ دەدرێ بنێردرێتە بەر کارکردن. بەڕاستی منداڵ بوونەوەرێکە وا پێویستە ینی لەو تەمەنەی کە تێیدایە بە باشی دروست بکرێتن. کارکردنی منداڵ لەسەر شۆستە و لەسەر زادەکان هیچ ئیسیفادەشی باشی ناوی لە بۆ داهاتووی ئەو منداڵە، ینی هیچ باش نییە پێم بەڕاست. پێت وایە مەترسی لەسەر داهاتووی ئەو منداڵە دەبێت لە ڕووی پەروەردەییەوە؟ بێگومان منداڵ کە ئەو تەمەنەی کە لە منداڵی تێیدایە تەمەنەکی زۆر ناسکێمە بەڕاستی شتی وەردەگریتن. لەسەر شۆستا هیچ شتێکی باش نییە کە فێری بێ ئەو منداڵە. بەڕاستی منداڵ ناسکە بەحقەت پێویستە پاش خوێندنەوە شتانەکەیەوە خاستن وەرزی هاوین. ئەگەر لەگە بابی خۆی بێتە دوکان و بێتی وشکارێک شتێک باشە، بەڵام زیاتر پێویستە دەورات و شتوایان بۆ بکرێتەوە لە فۆست. ئەو کەم تەرخەمی لە قوتابخانە هەبووە ینی نەهێڵدرێتن. بۆ نمونە پارەکە منداڵ کوڕەکەی خۆم ناردە دەورەی مەلەوانی لەخوا بەزیادی بە 2-3 مانگان فێر بوو ینی ئیسفادەی کرد. ینی دەرسێکم لێوە گەردە و ساڵ ئینشاڵڵا بە تەمامە بینێرمە دەورەی تکە وەکو دەورەی زمان دەورەی ئینگلیزی و شتانە. منداڵان لە کاتی ئیشکردن تووشی کۆمەڵێ کێشە و گرفت دەبن. ئەو کێشە و گرفتانە چین؟ بەخوای کێشە و گرفت زۆرە بەڕاستی. ئەمن منداڵێکم بەخۆم لە منداڵیەوە لە بازار بوویمە، بەڵام لەگە بابم لە دوکان بوویمە. ینی لە ناو چینەکی ئەختیار و پیاوی باش و ئینسانی مسەقەف و ئەهلی بازار کاسبکار بەعام ئینسانی باشن. بەڵام بەداخەوە ینی منداڵێک بەڕەڵای بازار بکرێتن بەبێ کە سوکار دەستگێڕی شێ بکاتن شتێکی جوانیە بەڕاستی. فێرە جوون و فێرە قسەی ناشێرن و فێرشتی خراپ دەبیتن بەحقەت. چۆنی؟ باشم. باشی؟ باش. ئەو چی شەکەیت؟ وەڵا ئایا دەفرۆشمەوەی دەکەین. ئەوی دەفرۆشی دەستە خۆش بێ؟ ئەو چەند ساڵی شەکەیت؟ وەڵا زۆر نییە. زۆر نییە؟ دەچیتە قوتابخانە؟ بەڵێ. پۆلی چەندی؟ 5. دڵخۆشی بە ئیشەکەت؟ بەڵێ. چەندە بێ ئیش ئەەکەیت؟ زۆر نییە. لێرە چە ئەفرۆشیت ڕۆژانە چەندە دەزەکەوێت لێرە تۆ؟ ئیمنی ئیوێ بخۆی.
بەڵێ ئیوەیە بەڵام تۆ لێوەی واتە هاوکاریە بیت پێم کوڕەیە چۆنی باشی حواڵت چاچی تەندروستیت باشی ئەو چەندە بێت تۆ ئیشەکەیت وەلا 6 ساڵە 6 ساڵەوەتە تەمەنە چەند بۆ کاتی دەستە بە بەم کاسبیە کرد تەمەنم 12 ساڵ بوو ئەچیتە قوتابخانە بەڵێ پۆلی چەندی 4 سانەوی بژێوی ماڵ و خێزان دەردێنی بەم ئیشە یانیش هەر ناچارێ دەناوی شوێ ناخی ئارێ وەڵا ڕۆژانە چەندە دەسەکەوێت بەو ئیشەیە وەڵای ڕۆژ هەیە 20 ڕۆژ هەیە 15 ڕۆژ دەزان هەر خۆشت ئەشیاکان دێنی لە دەرەوە و خۆشت لێرە سەرپەرشی دەکەی ئارێ وەڵا چەندە بێ ئەو ئیشە دەکەی زۆر دەچیتە قوتابخانە بەری پۆلی چەندیت تەنها لە هاوینەوە ئیشەکەی یان لە ناو مەکتەبیژە و ئیشەکەی ها تەنها لە هاوینەوە ئیشەیەکەی یان کاتی ناو قوتابخانە شێوە ئیشەیە ئەنجام باواز منە واز لە قوتابخانەیە بەری چەند ساڵ دەبێ واز لە مەکتب خلاص باز منە هۆکاری واسێنانت چ بوو لەبەر چی وازتێنە لە مەکتەب کارتمە نەگرتەوە نەچم ئەخە لەبەر چی نەچوو ینی لەبەر ئیش و کاسبی ناچار بوو یان خۆت جێتێش لە بۆ ئیش کاتبی نەچم پێویستە ئیش و کاسبی بێ بکەی ئەو پارەی لێرە دەستە دەکەوێت دەیدەیتە ماڵەوەیان بۆ خۆتە بۆ باوکم و بۆ ماهەڵە باوکت خۆی ژناکە باویشی ژەکە لەگەڵمە بەری باڵێ پێت خۆشە دڵ خۆشە کە مەکتەبە جێشتی ئێستا ئیش دەکەی یان حەزە لێ بچیەوە مەکتەبێت لە عەزمە مەکتەب نییە بەری بەڵێ ئەو پارەی لێرە دەست دەکەوێت چەندە واتە چەندە لێرە دەست دەکەوێت لە هەر چەندبی ڕۆژانەیە لە 20 15 بەری دەستبیعانەی لێرە هەتانە کووە جۆرا و جۆرەیان هەمووی هەزار زۆر ئەو حاڵەتێ دەبینی منداڵان ئیش دەکەن لە نێوە لە ناو بازارەکان و زۆر دەبینی منداڵان لێرانە ئیش و کاسبی دەکەن چیت هەیە بۆ حاڵەتە لەبەرچی و منداڵانە ئیش دەکەن هەکە بژێوی ژیان زۆر زەحمەتەوە مامۆستا لەلایەک مەعاژنە لەلایەک بودجەنیە لەلایەک ئیشکار نییە کابرا کە مەکتەب تەحتیل مەزبورە مدارەکەی پارچە لێیە دە 12 ساڵانە مەزبورە ئیشش پێ بکە ئەگەر دەستیان کوردوێ ئەگەر نا کابرا محتاج نەی بەڕاستی معنای نییە ینی چ معنایەکی نییە کابرا ئەو مدارێ بەیش بێخی بەڵام ئەگەر دەبینی کابرا دەستی کورتە و وەزعەکەی ناسۆڕێ مەزبورە ینی عیلاج نییە هەدەوی بە دوسێ نەفران غاردەنە تا دەگەنە ئالەتی بژێوی ژیانیان ئەتا پێ دوای ئەوانی کە ئیش بە منداڵ دەکەن بەشێکی زۆریان لە ناچاریە یان لە محتاجە بە تاجیر ناچاریە گە ناچاری نەی مامۆستا گونا ئیش هەمدارە ینی بەڕاستی ئیش پێ بکەیت بەس کابرا کە نەیبی چ بکە یعنی دەبیسی دەرەوزەی بکە ناوەڵی چەکە بەم دارەکەی دەکە مەسلحەتە لەوەی باش تازە یەکێک بەر لە تۆ لێدوانم لێ وەرگرت سەبارەت باسی و پرسەیەمان کرد وتی منداڵان جگە لە ئیش زۆر جاکاوەی لێرە فێر دەبن مەسائلی جگارە کێشانەوە کۆمەڵی شتی ناشیاویش فێر دەبن ئەم شتانە چۆنە ئێوە بەردەوامەی بینن لە بازار هەموو شتێک ڕوودەدا بەس یعنی ئەخە یعنی ئەگەر سعیب وەرسی و مدارێ لەگەر خۆی ئیشەکەی پێ بکە باشترە لەوەی کە بەڕڵای بازاری بکە و ئیش پێ بکە ئەوها نابێ بەڕاستی ینی ئەگەر مدارێک گچکە مێلەتە نیشتە خۆم داینێ کاسمیش پێ بکە ئەوە شتێکی احتیاجیە بەران بەڕڵای بازاری کەم برێن بڕۆ پارە بێنەوە بانەوە ئەچیبی تووشی ئەنوا ئەوشکات شتی خراپ دەی بەڕاستی یعنی هیوادارم ئەو شتانە ڕوونەدا بەڕاستی شتەی ناشیاوە پێگومان نەخێر چکە لەوانەیە تووشی چەند وەکارێک ببیت کاتێک لە ئەوەی ئەو تەمەنەی بچووکترەکە گەیشتە تەمەنی پێگەیشتی خۆی و بچیت کار بکات و ئەو شتانە لەوانێت فێری چەند کارش ناشرین بی یان وەکو دەڵێن بسەمێتەوە ناوکاری یانە تووشی چەندین شتیت کەبی تووشی نەخۆشیەکان کەبی کە تووشی فەقەرات و یان تووشی ئێستا کارەکانی ئێستا دەبینین کە زۆر باو بووە بۆ منە جگارە کێشان و نێرگیلە و ئەو شتانەکە دوور دەبی لە چێ لە ئەوەی ڕۆشت و ئەوانەی سەرپەرشتی کار کەوانیش ناتان تەواو تربیەتی بدەن یانە دەتان بۆ منە چەند سەعاتێک بیبینین ئەویش ماندووە دەستەوە ماڵێ یان شەوەکەیە شەوەکەش بە تاخیر دەستەوە ماڵێ ناتان یانەی تەواو تربیەتی بدرێت تەواو ڕۆشتی وان وەلگری دایک و بابەکەی کەوانێک کە سەرپەرشتی دەکەن بۆیە لەوانەیە نزیک بتەوە لە کاری خراپە لۆ خۆشی لەوانەیە کە لەوانەیە دەرێ هەیە فێربی شتێک فێربی ئیشێک فێربی بەس کاتی خوێندنە لە خوێندنەکەی با لە هاوینەکەش دەوراتێک بی شتەشی بەسیت بی یان کارشی کە معدود بی وڵاهی من لەگە ئەوەدانیمە کار بە منداڵ بکرێتن خاستەن لە خواروی 18 ساڵ چونکی شتەکە باش نییە بۆ ئەو چونکی خوێندن لە پێشێتی دەبێت بخوێنێتن ینی احتیمام بداتە خوێندنەکەی بەس ئەگە دایک و باوکی بینێر نەسە جادە شتێکی زۆر خراپە منداڵ تووشی چی دێ لە کاتی کارکردن
تووشی زۆر غەڵەتە بێ تووشی زۆر غەڵەت ئەبێتن زۆر منداڵش وایدی هاتووە ئێستا گەورە بووە و کەوا تووشی زۆر غەڵەت هاتیە ئەو کارکردن بە منداڵی بووە کە تووشی ئەو غەڵەتانە وێستا بە پیاویشە بۆ نمونە جگارە کێشان لە بەشێک لە هاوڵاتیانە پرسی لەبەرچی تووشی جگارە کێشان بووی دەڵێ لە منداڵیەوە فێر بوو ئەویش ئەکەوێتەوە سەر برادەری خراپ تووشی جگەرە کێشانە بێتن منداڵ خۆت بە منداڵی شت کردووە زۆر ژیانی ئاوها سەختم نەدیوە یعنی تەماشای منداڵی ئێستا دەکەم باب هەیە لە نائیلاجیان لە نائیلاجیان واڵە منداڵی دەکا بەڕۆ دەڕۆزەی پێ بکە بڕۆ دزی فێری دزی بکە بابش هەیە دەلێ کوڕم با لە بەر سامردن بەردی ڕق لە زیش خۆتان ببەستن بەس کەرامەتی خۆتان و خانەوادەتان بپارێزن ئەو منداڵە چی پێرکەی وەک هەویرە چۆنی بشێری ئاوا دێتە دەست لە بازاڕەکان بە شێوەیەک وەکو خۆت نمونەتێنەوە بە هەویرێکی باش ئەگوشرێت لە بازاڕەکان پەروەردەکرێت ئەوە دەمنێتەوە پێشوەخت نالێم حکومەتی حکومەتی هەرێم ئاڵاوەتە دەردی خۆیەوە لەبەر مەشاکلی دووەلی ئەڵقینیمی ئێمە هیچ قسێکمان بەوت لەو بارەتبا نامانە بکەین ناو سیاسەتەوە بەس لێرە یەک شتێکەیە هەندێک مەشارەی گچکە هەیە لە بۆ منداڵ بینە ئاراوە یعنی وەبی ئەو منداڵش فێری ئیشی باش بێ فێری سنعاتێکی گچکە بێ بۆ ئەوەی بتوانێت خۆی بژێنێ ئێواران کە چووەوە شتێکی بەسیتی بدەنێ برێ وەڵڵاهی ئەو معاملە زۆر باش بێ ئەو کارگەیە زۆر باش بێ ئەو وەستایگە لێ باش ئاوم کرد بە عاڵقی ناچوان خۆم 5,000 دامێ کە بچێتە ماڵەوە کەیفی پێ خۆش بێ زەوقی زیاترە بێ لە ئیشی خراپ دوور دەکەوێتەوە و ئەگەر ئێمەوە حکومت وها نەکە ئەو شتە نەکاتن مانە ئەم هەر بەرەو خراپی دەڕا کە دەڵێ حاشاک قەڕاسەی فسان ئیتر بە هیچ چا نابێتن تۆ لەگەڵ ئیشکردنی منداڵی لە نێو بازارکردنی منداڵ بە شەرتێک ئیشێکی پیاوانە و پیرۆز بیتن نەک دەرۆزەکردن تخوا با بمردووە بە درۆش باشی واڵەت لێرە ئیشەکەیت تەمەنت چەندە؟ 4 ساڵم چەند ساڵ دەبێت لێرە ئیشەکەی چەند نەبێت؟ 9 مانگە بە حەزی خۆت هاتووتەوە ئیشە؟ لێرە زیاتر ئیشی تۆ چێت چی ئیشێکەکەیت؟ بەس طبیعی لە مشتری بەڕێ دەکەم بەس واتە شەربەتی طبیعی دروستەکەن؟ پرتەقالە ئەناناسە لیمۆ ئێوانەیە دەخوێنیت؟ وەڵی لە سەفی دوازمینە لەبەر چی وازت تێنا؟ وەڵی مەی مەسە مەکتەبێ نەبوو پێم خۆش نەبوو هاتمە دەرێ بەستێکی چۆن تێک ئێستا مەکتەبە جێهێشتووە هاوڕێکانە هەموو لە مەکتەب و خەریکی خوێندنە با ئێستا چی باشمە ئێستا لێرە ئیش دەکەم ساحیبەکە زۆر چ خزمەت چێ لە بۆمە هەستە خۆشەکە ببینی ئیشەکەیت و واز لە خوێندنێنەوە ئەرێوە جێوی ژیان وای کرد ئیشکەی یان هەر خۆت حەزە لێ بوو ئیشکەیت وەڵی بەخۆم هەر حەزم لێ بیشکەم خولەکانی هاوین لە وەرزی هاوین دوای تەواوبوونی خوێندنگاکان منداڵەکانیان بنێرنە کوێ منداڵەکانیان بنێرنە دەورەی بووی ینی ئاسی ڕۆشنبیریان زیاتر بێ ینی خوێندەواریان زیاتر بێ شت فێر بن نەک لەسەر شۆستا تو چ فێر نابێ ینی بە ئیشکردن تو تەمێنێکی ئەو هادێنێری سەر شۆستا ینی دیادەکی زۆر ناشینە هیوادارم بن بڕ بکرێ پێت وایە ینی منداڵان لە دوای کارکردن لە کاتی کارکردن تووشی شتی خراپیش بێنەوە دوای مووقیفی تووشی شتی نابەجێ ببنەوە شتی خراپیش دەبن ینی تووشی مووقیفی شتی خراپیش دەبن فێرزگەرە کێشان دەبن ینی کەسێکی دەبینن لاسایی دەکەنەوە لەسەر شۆستە و لەسەر شەقامەکان ینی زۆر دیادەکی ناشرینە هیوادارم ینی ئەو دایک و باوکانە بە خۆیان دابستنەوە ئەو شتانێکە فێری دەبن بەڕاستی هیچ شتی باش نین بە تایبەت جگەرە کێشانە لاساییکردنەوەی گەورەکانە بەڕاستی چاولێکردنیانە لە هەندێک شتکە لە بۆ تەمەنی وان ناگونجێتن باش نییە
بەڕاستی هیچ باش نیە. لێرە لە شاری هەولێر منداڵان کە کاتێک کاریان پێ دەکرێت زیاتر چ کارێکەکەن؟ ئەو فرۆشتنە ینی ئەو کارانەی کە دەشیکەن ینی بەڕاستی شیاو نییە لە بۆ ئەوان، هیچ شیاو نییە لە بۆ تەمەنی ئەو منداڵە. ئاو فرۆشتنە زۆر جار مندار بەکار دەهێنرێت لە بۆ سوالکردن لە بۆ مەرامی شخصی گەورەکان، ینی هیچ باش نییە بەڕاستی. پێویستە منداڵان لە وەرزی هاوین لە شوێ بن دوای تەواوبوونی خوێندنگاکە؟ پێویستە منداڵ کە دوای تەواوبوونی خوێندنەکەی کە وەرزی هاوین پشووە بەڕاستی پێویستە دەورەی باشیان پێ بکرێت، دەورەی زمان دنیایەک ینی ئەوە هەیە دەورات و شتی باش هەیە مندار بینێردرێت لە بۆ ئەو جیانە بەڕاستی ینی پێویستە بینێرت لە بۆ تۆ ئەو حاڵەتت پێ باش نیە و پێ دوایە منداڵان دەبێت لە وەرزی هاوین یان لەو کاتانی کە قوتابخانە پشووی فەرمیە نێرێن بۆ دەوراتەکان و خولە دەوراتەکانی زمانەکان و دەورات و خولە پەروەردەیەکان. بەڵێ بێگومان وا باشترە کە منداڵەکان کە پشویان پێ دەدرێت لە دوای پشووی هاوین پێویستە بنێرنێرە ئەو دەوراتانە بەڕاستی. بەعقد وایە ینی منداڵێکە بێ کەس هاتە بازاری ینی بێ سەرپرشتە گوێ لە کەس ڕناگریتن، ینی وەکو تەماشای خەڵک دەکە حەز بە سەربەرزیەک دەکاتن، هەر بەخۆی لەوانێ وەکو هیوایەک عەزی لێبیتن، لەوانێ لاسای گەورەکان دەکاتەوە، لەوانێ گوێ لەمە ڕناگریتن. ینی بەعقد من زگم بە منداڵیە ئێستا دەشتێتن، ینی بەعقد لە ڕووی دایک و باوک بەڕاستی منداڵی خۆی هێمال کردیە لە قوتابخانە وەکو پێویست نییە، بەعقد پێمان خۆش پێمان ناخۆش و ڕێز تایبەتی بە مامۆستایەکان هەیە، مامۆستایەکان درێخیان نەکردیە، بەڵام لە بم عانات و کێشەی خۆیان لەوانێ ینی کەم تەرخەم بووینە بەڵامبەر بە منداڵەکان. منداڵیش کە دێتە بازار یان تووشی چی دەیبیتن؟ تەلەڤیزیۆنەکانیش بەڕاستی بەداخەوە ینی تەلەڤیزیۆنەکان ینی چەندی برێک کەم تەرخەم و ینی شتێکی وا پێشکەش بە منداڵان ناکەن کە نەوەی نوێن ینی فێرشتی باشیان بکەن. دڵخۆشی بەوەی کە ئیش دەکەیت یان دڵم فراوانە لاخوا بەزیاد. پێت باشە منداڵان ئیش بکەن یانەوەیە منداڵان لە وەرزی هاوین یان لە کاتی پشوودا بچن بۆ خول و دەوراتەکان؟ وەڵاهی ئێمەش لە ناچارێنە ناویش حەزەکەی بچیتە خول و دەوراتەکان تۆش؟ ئارێ وەڵا. ئێستا ئەدی و کاتانە قوتابخانەت هەیە چۆنەوەی شەیەکەیت؟ وەڵا کاتە قوتابخانە هەر لە ماڵەوە بەس هاوینان دێیت ئەو عەرەبانەی دانیت؟ بەڵێ. حەز ناکەی تۆش ئێستا لە خول و دەوراتی زمان بیت؟ هەرێ وەڵا زۆر حەزە. لەگەڵەوەنی منداڵێک وەکو خۆت و تەنی بەرەڵای بازار کرد بەبێ سەرپەرشتیار چی فێرە بێ؟ ئەو شتانی فێرە بێت چییە لە بازار کە تۆیە بینی؟ زۆر بێمەعنا فێر دەبێت بەڕاستی جگارە کێشان و ئیدی نێرگلێ و گازی نوێ و لەو دۆ تەمەنە تووشیان و نەعاشتێک دەوی بەڕاستی. ئارێ وەڵا هیوادارم شتانەش ڕوونەدا بەڕاستی مندار ئیوەی نییە ینی ئەو شانێ پێ بکرێت. پێداشە منداڵان لە وەرزی هاویندا چی بکەن زیاتر چ کارێک ئەنجام بدەن؟ مامۆستا ئەنواع وەشکال دەرەسە کرایەوە، یعنی ئێستا مەدرسە هەیە خاستن ئەوانی بژێوی ژیانیان باشە بۆ خۆی دەچێتە مدرسەشی دەورەشی دەکات فێرە ئینگلیزی دەبی فێرە ئەنواع وەشکات چ دەبی بەس کابرا ئەگەر بژێویەکەی بۆ نەسوڕێ مەزبوورە کاکەس بکە. پێ دوایە منداڵە بتوانێت ئەوەنە بەدەستبێنێ ڕۆژانەکە بژێوی خێزانێک بەڕێوە بات کە بۆ ئەوانەی کە بژێویان ناسوڕە. پێ دوای منداڵێکی بچوو کە منداڵەکان ئەبینین 6 ساڵان 7 ساڵان تاوەکو 12 و 13 ساڵان ئەبینی ئیشەکەن. پێ دوای ئەوانە گەر ئیش بکەم بتوانن بژێوی خێزانێک دەربێنن. بڵێ بە دەردێن لەبەرەوەی ئەگە مالێک ئەگەر ماڵەکە هەژار بێ احتیادی بێ بە 10,000 دینار مارەکە بڕێوە چێ بە ڕۆژانە مزارەکەش 10,000 پێ پیش دەکەێت بەڕاستی بچی لە شەخەڵە ئەمبالی بکە 10,000 پێ دەرس دەکەوێت بەران ینی تۆزە مدارەکە ئەگەر لە تەمەەن 18 ساڵی نەبێت تۆزێ بڕێک زەحمەتە تووشی تەسەڕفاتی نەشیان نەبێت. منداڵێک لە 6 ساڵی و 7 ساڵیش بکات دەبێت داهاتووە منداڵە چۆن بێت؟ بەڕاستی مستەقبەلی نییە. هەر بەعام کوردستان کا مستەقبەلی کاکە مستەقبەلمان لە چێوە منەوە کابرا ئەمە برای منەوە تەخەڕوجی کردیەوە تەکسی داژوە ئەم مستەقبەلی سێ بە هەزاران کەس تەخەڕوجی کردەوە عەرەبانەیە ئەوە مستەقبەلی کوردستان نییە بەڕاستی. پێت باشە منداڵان لە وەرزی هاوین چ کارێک بکەن یان شێک بن دایک و باوکان بیان نێرن بۆ کوێ؟ ممنە ئەو کە لە مالێ یاخود دەوراتی کە بکەنەوە کە بۆی زیاتر ئاسی ڕۆشنبیری بەرزتەوە یان کارەکان کە معدود بی بۆ ڕۆژانە شتەشی بەسیتی شتەش بی لەژێر چاودێری وان بی
یان نەک کە بەرلا بکرێت و سەرشەقامەکان و یان چەندین کارکەکە لێرە بڕات و ئێرە و هەتا شەوان درەنگ و یان کارشی زۆر و هیچ نتانی بگایشتی ئامانجێک لە بەشێک لە هاوڵاتیان یەک لە هاوڵاتەکان کە لێم پرسی دەڵێ بژێوی ژیان وای لێ دەکات ئیشی بکات پێ دوایە منداڵێک بتوانێت بژێوی ژیان لە تەمەنی 7 ساڵی 9 ساڵی بتوانێت پارەیەکی ئەوەندە بەدەست بێنێت کە بژێوی ژیان بگۆڕێت گومان ئەوە لەسەر خۆی دەوەستەوە بەس تا ڕادێکنا چکە ئەوە لە ژێر ئەوەی کە ئەو تەمەنە سوکەی و کە هێشتا هەستی ئەوەی ناکە کە بەرپرسیارەتی وەرگری ئەگەر لە تەمەنێک بی بەرپرسیارەتی بکەتە سا ئەستۆی و کە سەرشانی ئەو عەقی خۆیتی کە کار بکات بۆەوەی ماڵەوە چاوێن لە دەری نەبێت یاخود ماڵەوە نەگەیشتەوە ئاستێک کە ئەوانیش چاوێن لە دەرێ بیت و ئەو بەخێویان بکات بەڵام کە تەمەنێکی بچووک یانە هێشتا هەز بۆ خۆی ناناسی هەتا بەرپرسیارەتی وەرگریت و ئەر بکەتە سەرشانی بۆ بژێوی ماڵ دابین بکات وەڵی بۆ هەر شوێنێک بێتن بەس ئەوەش دەسا زروفی مادیە مینێتەوە زروفی مادی باش بێتن ناهێری ئەو ئیش بکاتن ئەو کارانە بکات کارانەش نەکات تووشی خراپ نایە دوای منداڵێک بتوانێت زروفی مادی بنە ماڵەیەک عایلەیەک بەرزکاتەوە بەرزی ناکاتەوە بەس چۆن بڵێ یعنی یارمەتیەکە ئەیدا شتێک لە ئەرکی باوک و دایکی کەمەکاتەوە تۆ لەگەڵی ئیش بە منداڵ بکرێت من لەگەڵی نیمە بەس ئەوە ئەگەڕێتەوە سەر حکوومەتەکەمان ئەگەڕێتەوە سەر حکوومەت پێویستە چی بکات حکوومەت پێویستە موچەی خەڵک بدا تەعینات بکاتەوە ئەو شتانە پێویستە ئەگەر بێت وایە ئەگەر بێت و حکوومەت موچە چاک بکات کارکردن بە منداڵ کەم دەبێتەوە 100 تا 100 فەرقەکە کارکردن بە منداڵ ناکرێت چونکە هیچ حجێکیان نامینێ ئەو منداڵانە ناچار کراون کە ئەم شێوە دەبزە بکەم پێ دوایان یان خۆیان ئارەزوو دەکەن ناچار کراوە لە برچانە مەجبورە دەچێتن بابی تەنگاوی دەکاتن هەشت بابشی لێ ناگەڕێتنەوە شێ بکاتن لەلێ کوڕم دانشە خوا کەریمە سەری داوە ڕزقەکە شەرە داتن بەس خوای گەورە بە قوربانی بم ڕزقەکە ڕۆک وەختە بلێم نەعەزبیلا کەوتە دەبن دەست عەبد ئەو عەبدەش زۆر کەسەیە زاڵمە قەیمە یعنی ئاخر دەرەجە بڵێ هیچی لە دەست نایە لە غەیری خراپە و مەسلحەتی خۆی جاتن ملەتی ناوێت فەقیری ناوێ هەژاری ناوێ چاوساوای ناوێ هەر دەوێ بچەوسێتەوە ئێکورە بابە حتا کەی ئێمە بەعز ڕۆی عەبدولکەریم قاسم ڕۆی عەبدولسەلام عارف ڕۆی عەبدوڕەحمان هەمووین بەبیرە وەکو فلیمێک لە پێشتاوم ئەو ڤیدیۆ چۆن لێدەی هەموو ئەوانم دیوە هیچێکی وەک سەدام نەبوو ڕۆژێک محتاج نەبووی بۆ سەدام ناپارمەوە مام باوکم لە بن تەعزیبی سەدام مرد بەخۆم دوو جاگیرام ئەشکەنجە و ئەوڕە ساڵێک حکوم بووم بەخوا زندانی سیاسیشم نەکرد لە من مهمترێ بابچی ئەو بیکاتن خۆ پێشمەرگە من لە چێهادەوە خلاص بەس کارێوا بکرێ ملەتەکە نەچەوسێتەوە برسی نەبێ برسێتی هەموو شتێک بە بەشەری دەکات پشیلە ئەگەر تەنگاوی کەی لە غفرێک خۆی بە چڕ چاوت داددا گوناح ئەوەش حیوانە منداڵ وەک حیوان وایە با پێت بڵێم ینی چۆن نمونە مەبەستە چیە منداڵ وەکو حیوان وایە منداڵ مەسەلەن ئەگەر ئیشێکی نەبێتنەوە بە حوڕی خۆی بسوڕێتەوە ئەو منداڵە چیەکاتنا ڕۆژ تا ئەوە لێرەوە حتا ئەو سەری بڕە 250 دەست نەکەوێتن چیەکە چی ئەکە وەرە پێم لێ حتمما دەستی بە شتی خراپ درێژەکە معنە ئەوە لە دەست چوو ئەو منداڵە ڕووی دا ناگیرێتەوە هەر هەندە یەک جار شەقەتەکە لێرە تکا خلاص مامە تۆ خۆت باسی کرد بە منداڵی ئیشمە کرد هەستێکی چۆنە هەبوو کاتی منداڵی ئیش وەختی مەخۆش بوو یعنی قەنەعەتت بێ شروعمان دەفرۆشت یان دوای وەلات خاڵم بۆ یاخچی بوومە بۆ یاخچی لە لای خاڵم هەفتەی 100 فرسێدا پێم ئەو 100 فرسە ئێوە حەسەری هەفتە وەرم دەگرت لە توابێ ئەو دنیاهی منە بەڵام هەستت بە جیاوازی هەستت بە جیاوازی لە خۆت و منداڵانی ترنیانەکە خۆشتر بوو جیاوازی کەم ئەوە بوو زۆر لە ئێستا خۆشتر بوو ئێستا بەرکت هەمووی پڕبی ئەو دڵت ڕەشە غەمە هیچ زەوق نییە دڵت ئیرادی جاروایە دەڕۆین لە زادەی دڵت من دەبێت جاروە لە خۆتۆ پێکەنی وەک لێ شێت بووینە کە ئابە تووشی کە ئابە بووینە هەر هەموو ئێستا لە منداڵەوە دەگرێت ئەگری بە شیری بەردەی نادەی بە پیری ئەو هەمانێت ئێستا نازانێت چ بکەین هەر ئەندە قسەی ئەیکەی باشترین شدەوەی بۆ منداڵ بکرێت چیت پێ باشە وڵی بە پەربەدەیەکی جوان بەخێو بکرێن ئاگان لێبێ ماڵ منداڵ کام لەو دایکانە هەیە ئەو کچە بچکۆلانانە بەڕەڵانان نەکەن زۆرم دیوە کرێمان نیە دەرەزەی دەکەم کچە ئێبا بۆ فێرەکەی مامە بۆ باسی منداڵەکەین دڵە زۆر پڕات تەنانە فرمێسک لە چاوەکە ناکۆڵە کاتی باسی منداڵەکەی زۆرم دیواتی و یەک لەکن ماڵی مێ سێ خوشکن گچکەلا وەڵ هاگرمتی بەربوو ئەوی پێم کرا بۆیانم کرد
ئێ ماشە بۆچی دەبا حکومت دابینکە بێوەژنانە هەتیمانە بۆ کابراەک لە بنی دنیا بێ لێرە 700,000 وەرگێ ئاین دە قسە بکەم بە زۆر چاکش دەزان والله سووریا لە هەولێرە معاش 700,000 لۆ تعزیب بدرێن بە ئەسلێمامدا هەر حکومەتێک هات لێمانیدا هەیە لە ناوخۆیش ئەو ڕامانینە ئەو گرتمانی ئەو بەرلامانیکن ئەو تێمانی هێڵدا ئێ بۆ ملەتەکەی خۆمانەی خوا هەتا کەی بچەوسێنەوە ئێ بەسە کوردایەتیش بێ خلاص پارەی لێرە دەستەکەوێت چەندە ماگانە هەفتانە چەندە دەسەکەوێت هەفتەی 120,000 ئەو پارێک کە لێرە ئیشەکەی زیاتر بۆ خۆتە یان دەیتە ماڵەوە 100,000 لۆ خۆمە معاشم سەبر زیاد دەکە ینی پەشیمانی لەوەی مەکتەبە جێشتوە حەز ناکە ئێستا تۆش لە خولێکی زمان یان خولێکی مەلەوانیە خولێکی وا وایت ئیشت نەکردەوە حەز ناکەی ئەدیە ویشانم نەکردێ یەکەم ئیشم ئێرە بووە بەشێکی زۆری هاوڵاتیان لەگەڵەوەدانین منداڵان ئیشیان پێ بکرێت پێیان وایە ئەگەر بێت و لە بازاڕەکانیش بکەن کۆمەڵێک شتی نەشیا و فێر دەبن لە بەشێک لە هاوڵاتیانم پرسیەوەی کە جگاریانە کێشەوتم بۆچی جگارە کێشم وتیان ئێمە لە منداڵیەوە فێر بووین لە نێو بازاڕەکان لە کاتی ئیشکردن و کەسابەت فێرە جگارە کێشان بووین ئەو منداڵانی کە ئێستا ژیش دەکەن لە ئێمە زۆر خراپتر فێرەشت دەبن ئەو شتانەی کە لە بازار فێرە بن کەم شتی باشن چاو لە گەورانەکەن و لاسایی گەورەکانەکەنەوە لە کاتێکە هێشتان تەمەنیوان هی ئەو کردەوانە نییە ئەزیزانم ئەڵقەیەم جارێ بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن تا ئەڵقەیەکتر و بەرنامەیەکتر بە ئێوەی خۆشەویست شاد دەبمەوە خواتان لەگەڵ